محەممەد عرێفی هەمووتان دەیناسن عالمێکی گەورەیە زۆر بە قابلیەتە دەفەرمی لە کولیەی دەرسم دەگۆتەوە کوڕێکی لێ بوو کوڕەکە زۆر مەغرور و متەکەبیر بوو حتا برێ کوڕێکی مەغرور و متەکەبیر بوو سبحان الله ئەمی زۆر جێم نەدەدایە لەبەرەوەی لە کولیە زۆر ئەوانەمان بەڕێ کردووە و نەوع گەنجانە متەکەبیر و دەوڵەمەندەکان گوتی زۆر جێم نەدایە گوتی کە کولیەی خلاص کرد پاشان گوتی تقریبا 6-7 مانگی پێچوو ڕۆژێک تەلەفۆنێکم لات یارم گرت فەرموو جەنابەت چی مامۆستا دەمناسی ئەم فلانم گوتی یەکسەر بەبیرم هاتوو ئۆ بە حیاتیەوە تەلەفۆنی لە من نەکردی گوت سەلامیشی لە من نەدەکرد چ دایکەوە تەلەفۆن بۆ بکە ئەمی گوتم دەی چت لێها لە پاش کولیەی چۆ چێ چت بەسەرات گوتی قوربان وەڵڵاهی دەبی سرم لێ بدەی لەماڵە ئیشم پێێتە ئەم دەمیست نەچم بەڕاستی گوتی خۆشم نەدەویست لەبەر زۆر متەکەبیر بوو مامۆستا زۆر زەروریە سرم دەدی خێرت دەگاتێ هەند پارامی گوتم دەبا بچم لە ڕای خوا چوومە ماڵیان قەسوێکی زەخم گەورە 1000 مەتر گوتی چوومە ژۆر هەموو خەدەم و حەشەمیان هەبوو لە ماڵی وەڵعاسر کە چووم ئەمنیان بردە ژووری ئەو کوڕەی گوتم ئێستاوە لە پێش دەرکە ئیستقبالم دەکا بەڵام نەبوو هەر چوومە ژۆرە گوتی بابوو براو ئەوانەی هاتن ئەمنیان بردە ژوورەکەی دەبینم ئەو کوڕە لەسەر تەختی جێ کەوتووە سبحان الله نەخۆشە ئەو ڕەنگ و ڕوخسارە جوانە هیچی نەماوە داوە زەعیف زەرزەر بووە یا ڕەنجی مردنی لەسەر بوو گوتی قساوی بە من کرد دانیش گوتی مامۆستا زۆر خەزاڵەتی توم بەڕاستی خەزاڵەتی توم ئەمە زۆر متەکەبیر بووم زۆر مەغرور بووم بەڕاستی نەخوای خۆم دەناسی و نەخۆشم دەناسی بەڵام بەس بزانی ئەم چم بەسەرها گوتی پاش ئەوەی کە لە کولیەی تەخەڕوجم کرد بەڕاستی ئاواتم زۆر بوو لە ژیان ئاواتم بوو شەریکەیەک دانێم ئاواتێک بوو وەها بکەم گوتی فوزئەتەن تووشی حاڵەتێکی بێتاقەتی بووم هەر ڕۆژ بە ڕۆژ بێتاقەتر ئەمنیان بردە دکتۆر ئەو دکتۆر تیا وەڵڵی نازانی نەخۆشیێکی زۆر غەریب و عەجائیبی لێگەبی بەنە بەریتانیا گوتی ئەمەش دەوڵەمەندین ئەمەیان بردە بەریتانیا لە بەریتانیا فەحسیان کردین سبحان الله برێ چ نەخۆشیێکیتی عادەتەن ئەو جسمی ئینسانی کە خڕۆکە سوورەکان دەمرن دەستەوە لای ناو جسمی ئینسانی لە فاتەڕەشەدا تەفکیک دەبی پارچە دەکرێت ئەو مەوادانەی کە دروست و ساغە و ئیسیفادە لێ دەکرێت خەزم دەکرێت ئەوانە فرێ دەدا سبحان الله ئەو جیهازەی وی خڕۆکە سپیەکان و ساغەکانیش هەموو دەخواتن وەی دێکردێ هیچ مەناعی نمایە سبحان الله بەس مجەڕەد جیهازەکەی زیاد ئیش دەکە هەر ئەوەندە ئینسانی طەبیعی ئیش دەکا ئەگەر کەس بوو زۆر مزعفاتی لێ پێدا ئەوە زۆر سەریع ئیش دەکا هەموو خڕۆیەکە سوور و سپیەکانی کە ساغیشن هیچ عیبیان نییە ئەوانیش هەموو دەخوا و تەفکیک دەکاتن سبحان الله بزانین بە هیچ عیلاجیشی نییە ئیلا دەبی خوا ڕایگریتن طب ئەوها لە بەرامبەری حەیرانە ئەوها تەماشای دەکەن نازانی نە هیچ دەرمانێک نە هیچ حەبێک نە هیچ دەرزێک نە هیچ دکتۆرێک عەقڵ و مەداریکی ئیش ناکە بەرامبەر حاڵەتی چکە من ئیعازەک نییە بدەمە کلەی ڕاوەستە کەم ئیشکە بە قوربانت بم یعنی ئیعازەک نییە بدەمە دڵی کەم کەوە یعنی هیچ ئیعازەک نییە لە دکتۆری ئیلا عەقاقی و دەرزان و دەرزی و دەرمانە ئەویش ئەو نەخۆشە هیچ دەرزی و دەرمانی نییە سبحان الله بزانە ئینسان بەڕاستی وایە لە هەموو دەقەی ژیانمان ئیشمان بەخوایە هەموو دەقەی دەیکەواتە تو هیچ لە هیچ حاڵەتێک نابی خوای گەورە لە بیرکەی لە هیچ حاڵەتێک لە هەموو ژیانمان ئێمە دەقەی ژیانمان ئیشمان بەخوایە لەوە ئەوە خوانە ئەدی خۆ ناسین زۆر گرینگە ئینسان بەڕاستی خۆ بناسیتن